جەژنەوە من ناهومێد و بێبەشی دیداری یار، خەڵکی خوڕەم من بە خوڕەم ئاو لە چاوم دێتە خوار.
گشکەس لە گەشتی دەشتە داوێن پڕگوڵاڵەی ئاڵ و من ئەشکی سووری داکی دووری دەوری کردمە لالەزار بێنەوا و دڵ لە خەم کەیل و غەریب و بێنەسیب دەست لەسەر دڵ سەر لە ئەژنۆ چاو لە ڕێگەی پرسیار دڵسوتا و جەرگ بڕا و کۆڵان بە کۆڵان دەربەدەر کەس بە دەردی من نەچێ دوورکەوتەی یار و دیار خوێنی دڵ هات بە چاوما بوو بە جۆگەی بەکرەجۆ هەردوو سەرچاوەی چەمێکن کردمە تاسەی سەرچنار باوە مەردەم ئاڵبوڵاغە چاوەکەم خۆزگە ئەمدی پێم بڵێن وا باوە گڵدی گەیە شار پێم بڵێ خالید ئەگەر تۆ وا ڕەهەندە و شێر نەبی تۆ لەکوێ و غەزنەی و کابل خاکی هیند و قەندەهار خۆشەویستان ئۆگرانی شێعر و ئەدەب لە تاراوگا لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی ژینا میدیاوە سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش ئەم جارە گەینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بابەتێک کە هەڵگری باز و خواسێکی زۆرە لەبەر ئەوەی کە بابەتەکە لە ڕاستیدا فرەڕەهەندە وەک پێشتر باسمان کردبوو کە نێوەڕۆکی بەرنامەی ئەدەبیمان شەر و ئەدەب لە تاراوگەیە بێگومان بەجێیە کە هەر لە پێشدا بە بابەتێک لەسەر مێژووی وێژەی کوردی لە تاراوگە یان مێژووی شێعر و وێژەی کوردی لە تاراوگە دەست پێ بکەین دیارە بەر لەوەی کە بعد لە چەمک و زاراوەی تاراوگە بکەین پێویستە ئەوە بڵێن تاراوگا چەمکێکی ئاڵۆز فرەڕەهەند و گرێدراوی کۆمەڵێک چەمک و دەستەواژەی تر یا لەگەڵ چەندین ڕەوت و بزاوی سەرهەڵگر و شوێنلەقبوونی مرۆڤ یعنی بەوە تێک چڕاوە مانا و مەبەستی خۆی لەوانەوە لە ڕاستیدا وەردەگرێت بۆیە دەکرێت تاراوگا بە دوا پرۆسەی کۆچ ڕە و سەفەر سەرهەڵگرتن دوورخستنەوە لەقبوون تۆران و غەوارەبوون و هتر بزاندێ ڕەنگە تاراوگا لە زمانی ئەنگلیزیدا چەندین مانای جۆراوجۆری هەبێکە بە شێوەیەک لە شێوەکان وەکو کول یەک مانا بگرێتەوە بەڵامێکی بە نێوەڕۆک بە دڵنیایەوە هەرکام چەندێکی تایبەت بەخۆی هەیە یا با بڵین تعریف و شیکارێکی تایبەت بەخۆی هەیە مەسەلەی دیاسپۆرایە ئێکسیلە میگراسیۆن یا هەمان میگرێشنە ئیکسپلۆیتیشنە دیسپلیسمنتە هاملۆس یاوەی کە بەڵمانی پێڵێن هاوزلۆس ئەم بابەتە لە مێژووی ئەدەبی کوردیدا نزیک بە 280 ساڵ لەوە پێش وەکو چەمک کەوتۆتە نێو ئەدەبی و ئەدەب و شیعری کوردی بۆیە ئەو قۆناغە لە ڕاستیدا بە مەولانا خالیدی نەخشبەندی و بە دوای ئەودا بە شاعری گەورەی کوردناری دەست پێ دەکات دیارە ئەمەوە نەبێت تەنها لە مێژووی ئەدەبی کووردا مەسەلەی تاراوگە بابەتێکی بەرجەستە بوو بێ بەڵکو زۆرێک لە کەڵەنووسرانی دنیاش لە ڕاستیدا بە زۆرە ملی بە ناچاری یا هێندە جار بە ویستی خۆیان تاراوگەیان هەڵبژاردووە بەڵامێکی لە ئاکاندا تاراوگە گەورەترین شاکاری کوڵقاندووە جا چ لە ڕووی شێعرەوە چ لە ڕووی ڕۆمانەوە چ لە ڕووی بەرهەمی دیکەوە ئەمن بۆی کە زیاتر وەختیەوە نەگرم بۆ دوان و مشتومبڕ لەسەر ئەم بابەتە میوانێکی هێژا و بەڕێز کاک جلیلی ئازادیخواز شاعر نووسەر و لە ڕاستیدا شتۆڤەکاری کاروباری سیاسی بانگێشم کردووە سوپاسی دەکەم بۆی کە داوەتی ئەمەی قبول کرد کاک جلیل ماوەیەکی زۆرە تەمەنێکی زۆری لە گۆڕەپانی حزب و نووسین و لێکۆڵینەوە و لەباری ئەدەب و هەتا پەیوەندی نێوان ئەدەب و فەلسەفەوانە تێپەڕک و خزمەتێکی بە چاوی کرد کاک جلیل لەلایەن بەرنامەی شێعر و ئەدەب لە تاراوگا کە لە تۆڕی کۆمەڵایەتی ژینا میدیاوە بڵاو دەبێتەوە بەخێراتن دەکەم ڕەنگە لای تۆ بەیانی بێ بەیانی باش
ئەو کاتت باش کاگاکۆ ماندوو نەبی زۆر سپاس هیوای سەرکەوتن بۆ خۆت و بەرنامەکەت دەخوازم لێرەشەوە ڕێز و حرمەتی تایبەتم هەیە بۆ هەموو ئەزیزانیان بەرنامە دەبینن لای من ئێستایتر کات پێی ناوتە دوای نیوەڕۆ ڕاستە فەرمی تقریبن کات یەک شتێکی دوای نیوەڕۆیە و هیوادارم هەبێ و باز بۆ جناب تو ماندوو نەبن سپاس کارگەلیل بۆ خۆدانی سەردێڕی ئەو جارەی بابەتەکەمان مژاری مێژووی شێعر و وێژەی کوردی لە تاراوگەیە ئەساسەن تاراوگە لای تۆ بەر لەم شتێوەکو تاریفێکی گشتیە باڵێن شیکارێکی زۆر کورد یا لێکدانەوە تاراوگە چییە دەڕوانگەی جەلاتەوە بۆ دەڵێن تاراوگە زۆر سپاس کاگ ئاکۆ دیارە لە سەرەتای باسەکەەوە خۆت باسی کرد و ڕوژان قسەکردن لەسەر ئەو چمکە جۆرا و جۆرانی کە ڕەنگە هەر یەکە بۆ خۆیان جۆرێک مانایەکیان هەبێ کە پەیوەندی هەبێ لەگەڵ کۆچ لەگەڵ دابڕان لەگەڵ دوورکەوتنەوە لەگەڵ جێگۆڕکێ لە ڕاستەیە کە باز لە تاراوگە دەکەین بە باوەڕی من تاراوگە جیاوازە لە کۆچ چمشێکی زۆر بەرفراوانە و ڕوبەرێکی یەکجار بەرفراوان دەگرێتەوانێ یا هەروەکو بەسلاح هاومانە ئینگلیسیەکانی ئیکسیل و دیاسپۆرا و هۆملێس و مەیگریشنەوەی کە خۆ داماژت پێدا هەر کام لەمانەش چمکێکی جیاواز دەکردنەوە بەڵام کە لە کوردیدا بوشەی تاراوگە بەکاردێت چمکێکی تەواوە و وشەکەش بەڕاستی پڕاوپەڕەوە پێستا و پێست بڕیار تعبیر لەو دۆخە دەکا کە مرۆڤی تێدەکەوێت بۆچی چون ئەگەر سنجمان دەبێت تاراوگا لە ڕاستی لا یا لە تارانەوە یا لە تاراندنەوە دێ تار و تاراندن لە کوردیدا دیارە چاوگە مەفهومی ئەوەیە ڕاونان دۆخێکە یا حاڵەتێکە حاڵەتێکی خوازرا و ئازادانە نییە حاڵەتێکە کە بەسەر تاسەپاوە حاڵەتێکە کە پاڵنەرێکی دەرەکی وا لە تۆ دەکات لە دۆخی ئاسایی خۆت دەرچی بەرەو دۆخێکی کەبیری لێ نەکراوەتەوە کە نەخوازراوە کە پرۆژەی بۆ دیاری نەکراوە لەبەرەوە دەتوانین بڵین تاراوگا ئەم چمکە لە لای ئێمە بە تایبەتی کاتێکە باز دێتە سەرباسی ئەدەب و بە ئێسڵا نووسینەوە و بابەتانە تعبیر لە دۆخێک دەکا باز لە دۆخێک دەکا بۆ ئێمە کە بکەری ئەو بەرهەمایە ئەو کەسی کە ئەو دۆخەی بەسەردادێ بەبێ هەڵبژاردننی خۆی بەبێ ئازادی بەبێ بیر لێکردنەوە بەبێ داڕستنی پرۆژە بەهێزێکی دەرەکی لە سەروتر خۆیەوە کە ئیرادەیەکی جەبری بووە وای لێکردو شوێنەکەی خۆی بگوێزێتەوە و ئەم شوێن گوێزەوانەوە چون لە ڕووی فکری و بیری لێ نەکراوەتەوە چون لە ڕووی ڕۆحیەوە خوازیاری نەبووە هاوسان نییە لەگەڵ ئیدەکان لەگەڵ ڕۆح لەگەڵ تێگەیشتەکان ئەو لەگەڵ کۆی پێکاتی کەلتوری و فەرهەنگی و ڕۆشتی ئەم کەسە بۆیە پێی دەڵێ تاراوگە لە واقعدا تۆ تاراندراوی دوور خراوی توانێت بەس لە کۆچ جیایە چون کۆچ دەتوانین ویستی لە پشتەوە بێ دەتوانێت بخواست بێ لە ماڵوێرانیش جیاوازە ماڵوێرانی ممکنە بەهۆی کارەساتێکەوە ڕووبدا ممکنە بەهۆی شەڕێکەوە ڕووبدا کە ئەمەش بێسڵات کارە عاملێکی دەرەکیە بەڵام بە تایبەت و هەڵبژێراو نیە ئەمە بە تایبەت و هەڵبژێراوە مەسەڵەن بۆچی مەولانا لە کوردستان تەرە دەبێت بۆ نالی لە کوردستان تەرە دەبێت بۆ هەیە من لە ڕۆژهەڵات من دێمەسەر ئەو پرسیارە باسی ناکەم بەڵام ئەرزت دەکەم بۆچی مەسەلەن بەدرخانیەکان لە وڵاتی خۆیان تەرە دەبن بۆ قانە لە زیندانی قزل حەسار و زیندانەکانی تارانەوە هاواری لێدە هەڵدەستێ زیوەر بۆ ئەمە دەکا شێرکۆ بۆ وای لێدێ زۆرن نمونە بەرحەڵ لەبەرەوەی هەم تاکیە لە ڕاستیدا هەم نەخوازراوە هەم هێزێکی دەرەکی لە دەروی ئیرادەی ئازادی ئینسان خۆی تەحمیل دەکا بەسەریدا بۆیە من پێم وایە تاراوگە تەنها ئەو دەستە لە خەڵکی ئێمە دەگرێتەوە یا تەنها ئەو دەستە لە جەماوەر دەگرێتەوە لەو کەسانە دەگرێتەوە کە هێزێکی سەر و ئیرادەی خۆیان ناچاری کردوون زێد و نیشتمانی خۆیان بەجێبەڵن سپاس دەکەم دیارە بەدوای ئەو ئێمە پێم مەفهومێکمانەیە چەمکێکمانێت بە نێوی شێعر و ئەدەبی تاراوگە وەکو جناب لە شیکاری و ڕاوەی چەمکی تاراوگە ئاماژێت پێدا ئێمە ئەدەبێکمانەیە بە نێوی ئەدەبی تاراوگە تقریبا 218 ساڵ 20 ساڵەوە پێش بە کۆچی نابەدڵی مەولانا خالیدی نەخشبەندی هەمووکو شاعرێک و هەمووکو پێشوایەکی ئاینی دەست پێ دەکات لە ڕاستیدا وەکو جوتە هاوڕێ دەبن نەکەوەی کە هەتا هەنی نالی بەدوای ئەو تاتێکە بە شێوەیە لە شێوەکان قوتابی
مۆلانا خالیدی نەقشبەندی. ئەدەبی تاراوگە ینی چی؟ شعری تاراوگە ینی چی؟ ینی ئەتوانی بە کورتی ئەو مەفهومەش تعریفێکی لێ بکەی؟ زۆر بە ئاسانی ئەگەر بمەوێ شتێک بڵێم کە خۆی بەدەستەوە بدا لە ڕاستیدا دەتوانم بڵێم ئەدەبی تاراوگە یا شعری تاراوگە بریتە لەو بەرهەمەی کە نووسەر شاعیر ڕۆمان نووس خوڵقێنەر ئەو کەسی کە ئەو بابەتە لە بێسڵاح بەرهەم دێنێ لە دۆخێکدا بەرهەمی دێنێ کە دوورکەوتەی زێد و نیشتیمان و کۆی پەیوەندی کۆمەڵایەتی و ژینگەیەکەی خۆیەتی یعنی لە جیهانژینێکی ناسراو لە جیهانی ژینێکی ئەزمونکراو لە کۆمەڵێ پەیوەندی جێکەوتوی کۆمەڵایەتی و جۆرەکانی تر دەگوێزرێتەوە بۆ جیهانژینێکی تا ڕادێکی زۆر نەناسراو بۆ کۆمەڵە پەیوەندی تازە کە ئەزمون نەکراوە تەجروبە نەکراوە سەرڕای هەموو پرسە ئینسانیەکان سەرڕای هەموو پرسە جوانی ناسیەکان سەرڕای هەموو ئەو پرسانەی کە هۆی ئافراندنی بەرهەمن لە لای نووسەر پرسێکی تر دێتە پێشەوە چمکێکی کە لەدایک دەبێت چمکی غۆربەتە چمکی دابڕان لە نیشتیمانە چمکی دابڕان لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان تا چمکی دابڕان لە شوێنێکە کە تێیدا ژیاوی ئەگەر زیادە ڕەویم نەکردبێت یەکێک لەو هۆکارانی کە دەبێتە هۆی لە دایکبوونی ئەدەبی تاراوگە سەرڕای بیرکردنەوە سەرڕای نۆستالۆژیک جۆرێک لە تەجروبەکردنی ناشوێنە تۆ لە شوێنێکدا دەژی کە ئەمەد ئەزمون نەکردووە تەجروبەت نەکردووە و تازە دەڕۆی بۆ ئەوەی کە بتوانانی ئاەتیاجێ دەکەوی یانە لەبەرەوە نۆستالۆژیا پەیوەندی کۆمەڵایەتی تازە دابڕان لە نیشتیمان دابڕان لەو پەیوەندی کۆمەڵایەتیانە بوون هەتا لە زۆر جاردا دابڕان بە مەفهومێکی کوردی دابڕان لە جیهانژینێکی ئەزمون کراوی خوپێوەگرتو بۆ جیهانژینێکی ئەزمون نەکراوی خوپێوە نەگرتنووی ناشناس سەرڕای هەموو پرسە ئینسانەکان ئەمەش پرسێکی کە زیندوو دەبێتەوە چون ئێمە کاتێ سرنجی ئەم جۆرە لە ئەدەب دەدەین لە ڕاستیە زۆرتر ئەوەی کە تێیدا بەردەستە دەبێتەوە جۆرەی ویست و ئاوات و خواستنە بۆ گەڕانەوە بۆ دۆخی پێشوو دۆخێک کە تۆ تێیدا ئازادیەکانی خۆتت ممارەسە کردووە لە نیشتیمانی خۆتدا بووی بە جۆرێک لە جۆرەکان سەروەریەکانی خۆتت ممارەسە کردەوە لەگەڵیان دەست بەگریبان بووە لە ئێستا ئەمە نییە ئەم پەیوەندیە ون دەبێ پەیوەندی تازە جێی دەگرێت بۆ جێگیربوونی پەیوەندی تازەش زەمن پێویستە کەلتور پێویستە زبان پێویستە تێگەیشتن لە قوڵای ئەم کۆمەلگا و جیهانژین و بەهاکانی پێویستە لە ڕاستیە بەریەککەوتنیەکە کە ئەم بەریەککەوتنە دەتوانین بڵین کۆمەڵێک پرسی ئینسانی و پرسی کەلتوریە کە لەگەڵ خۆی هەڵی گرتووە و لەم جیهانەدا ئینسان ئافراندنێک دەکا کە تایبەتی ئەم دۆخەیە سپاس دیارە ئێمە لە ئەدەبیاتی تاراوگەی کوردیا ببوورە دوو قۆناغمانەیە وەکو ئاماژەی پێکرا ئەدەبی تاراوگەی کوردی یا شەر و ئەدەبی کورد لە تاراوگە بە دوو ڕەهەندا بە دوو قۆناغە تێپەڕێ قۆناغی مۆلانا خالیدی نەقشبەندی و نالیە بە دوایەوەدا قۆناغی حاجی قادرە و شێخڕەزایە و پیرەمێردە و زیوەرە و بعد بە دوای ئەوانە شۆڕ دەبێتەوە تام سەردەما حەز دەکەم ئەوە باسکەین بۆ پێشەوەی کە مەسەلەن نالی دوور بکەوێتەوە بە هۆکاری سیاسی بێ نازانم کێشەی ببوورە مۆلانا خالیدی نەقشبەندی کێشەی کۆمەڵایەتی بواتە بە کێشەی مەسەبی لەژێر بابانەکان و شێخی نۆدی ئەوانە هەما بێ زەختیان لەسەر دیارەمە بۆچون زۆرە لەسەر ئەم شتە هەر کەسێک لە دەلاقەی بیری خۆیەوە بەڕاستی شتەکە لێکەداتەوە بە لەبەر چاوگرتنی و هەڵسەنگانی تکسی شێعرەکانیان ئەو چەند جار ڕێگەی تاراوگە دەگرێتە بەر جاری یەکەم کاچێتە حەج جاری یەکەم بۆ وەرگرتنی تەستیقی تەریقەتی نەقشبەندی دەچێتە هیندستان جارێکی دیکە چێت تاشتیەکەنەوە جارێکی دیکە بۆ یەکەم ئەدی بۆ هەمیشە سەری خۆی هەڵدەگرێت بەڵام بکی من لەو شێعرانەی مۆلانا خالیدی نەقشبەندی زۆرتر باسی مەسەلەن شوێنی لەدایکبوو نەکرێت نەکەوەی کە بە مەفهومی نیشتمانی گشتی شوێنی مەسەن باسی هۆی کە باسی بەکرەجۆەکە باسی سەرچارەکە باسی زەردێک باسی زۆر جێگەی دیکاکە لە شعری ئەو ینی زیاتر لە ڕاستیدا ڕەهەندێکی بە بۆچوونی من ئاینی لە خۆی دەگرێت بەڵام نالیش دیارە هەر قوتابی ئەوە بەڵامێکی حاڵەتێکی نۆستالۆژی لە شعرەکانی نالیە ئێمە ئەخوێنینەوە بۆ تا ئەو کاتەی ئەو شاعرانە ئەو ڕۆشنبیرانە کە لە نیشتوان بەو شێوە کە پێویستە تعبیر لە نیشتوان ناکەن بەڵام دەکارێن تاراوگەنشین دەبن نیشتمانە بێتە کۆژان و فکر و ئەیدیا و خورد و ئەنی خەو خەیاڵیان هەم هۆکارە چییە وا لە
شاعرێکە کاوا لە ڕۆناکبیرێکە کاوا لە ئەدیب و نووسێرێکە کە ئاب ئەم شێوە نیشتمان مقدس بکا لای خۆیان یا پیرۆز بکا لای خۆیان ئەم وەکارانە چی؟ کاگ ئاکۆ سەرەتا پێشم شتێ دەبێت ئێمە وریابین کە کە هەڵسەنگاندنی بابەتێک دەکەین دووچاری پەرێشانی زەمن نەبین. ینی لە زمانی خۆی لە چوارچەوەی جیهانژێنی خۆی لە کات و شوێنی دیاریکراوی خۆیدا بڕیار لەسەر هەڵسەنگاندنەکە بدەینەوە بۆ چوونەکە بە ئیسلاح لەو دۆخدا. وەختێ باسی مەولانە خالید دەکەی لە ڕاستیدا ئێمە سێ شتمان هەیە، سێ چمکی زۆر گەورە هەیە کە ناتوانین ئەم سێ چمکە هیچ کامیان ئەم سێ چمکە نادیدە بگرین. دوو چامکیان زۆر بە خستی لە لای مەولانە خالید هەیە، لە لای نالی هەیە، دەتوانین دواتر لە ئەوانی تریش ئاماژە بدەین. یەکێک لەم چمکانە چمکی ئاینە. بێگومان مەولانە ئاین لە لای هەیە، ناکرێەوە من نەفی ناکرێتەوە، ناتوانانی تۆ بڵێ وڵا مەولانە لەم غوربەتەی خۆیدا لەم تاراوگەی خۆیدا چمکی ئاین لە لای بەرجەستە نابێتەوانێ بەو فۆرمە بەو شێوە بەو جۆرە بەسڵح لەگەڵ ژیانی کە لە وڵاتەکەی خۆیدا لەگەڵی ژیاوە بۆ جۆرە لە وڵاتەکەی خۆی لەگەڵی هەڵسو کەوتی کردووە و بۆ جۆرە تێگەیشتنەوە بۆ جۆرە کۆمەڵایەتی کە هەبووە لە فۆرمێکی باوەڕمەندانەدا کە لە کوردستاندا هەبووە بەردەستە دەبێتەوە لای و ناشکرێت. ئێمە وا بیر بکەینەوە کە ئەمە بۆ لە لای مەولانە هەیە یا بۆ شتی تر نییە. بۆی سەردەمەکە ئەمەیە ئەمەیە ئەو دەرفەتە مێژوەی ئەو قۆناغی کە مەولانە تێیدا دوچاری تاراوگە نشین دەبێت ئەمەیە ئەگەرچە من بۆ خۆم هەروش خۆت هەرگز لە پەنجەرەی چاوی خۆیەوە تێڕوانینی هەیە، بەڵام دەبێت تێڕوانینەکان بەڵگەمەند بن لەسەر بەستێنێکی ڕاستی و ڕەها خوڵقابێ. من پێم وایە مەولانە خالید یەکەم کەسە لە کووردا دەست بۆ ریفۆرمی دین دەبا لە ڕێگای ڕێچکەی نەقشبەندیەوە. وام ڕێفۆرما شتێک لە پشتیوەیەتی کە ناکرێت لی دوور بکەویتەوەشم نیشتمان خوازی نیشتمان ویستیە. دوو مەفهوم کە سێ مەفهومەی کە من دەمەوێت بڵێم لە ڕاستیا دینە، نیشتیمان و ناسیۆنالیزم. وەختی کە باس لەمە دەکەین دەبێت وریای ئەوە بین سەردەمی ئەوان ناسیۆنالیزم وەکو ئیدئۆلۆژی یا با بڵێن باوەڕمەندیکی نەتەوەی و نیشتیمانی بۆ ڕزگاری نەتەوەی سەرتاپاگیر یا فراوانگیر نەبووە. ئێمە دەزانین لە سەدەکانی هەژدەوە ئەمە لە ئەوروپا ناسیۆنالیزم دەست پێ دەکات، بەڵام مەسئلەی نەتەوە مەسئلەی نیشتیمان دێرینەترە، مێژوویترە، ڕێگێکی قوڵتری هەیە و ڕێگێکی مێژوویتری هەیە بە تایبەتی لە ڕەهەندە کەلتوریەکەیدا و لە ڕەهەندە کۆمەڵایەتیەکەیدا. ئەگەر ئێمە سەیری ئەم دوانە بکەین زۆر لە ناسیۆنالیزم بە ئیسلاح وەک ئیدئۆلۆژی پیرترن، قوڵترن و دێرینەترن و مەفهومێکی کەشی لە پاڵدەستایەکە و مەفهومی نیشتیمانیە. مەفهومە نیشتیمانیەکە بەڕاستی من پێم وایە لە لای مەولانە ڕاستە، جەنابەت دەفەرمی وەکو پیرێکی تەریقەت، وەکو کەسێکە دیدگایەکی تایبەتی هەبووە لە مەسایلە ئاینیەکان و لە ڕێچکە دینیەکاندا ڕنگدانەوەی هەیە کە هەر لە سەرتاوە خۆت ئاماژت پێدا. بەڵام بیرمان نەچێ وەختێکە مەولانە لە هەندە کاتێ دەچێت بۆ هەند شعرێکی ئەڵێ ساغم کۆی شادیم یاوە و بعد ساغم گۆی شادیم یاوە باد شانۆ تەمام ئینتیقام وەسڵەت لێم سانۆ خاسخاس چەشیدەن تەسیرە دوودی کردوەکەی نورە سەر تاپای نووری. تێگەی نووری یەکێک لە نازناوەکانی مەولانایە کە من ئەو تەرجمەی پیرەمێردە دەتوێنمەوە لە پێرەمێرد وەرم گرتووە. ئەمە لەو دەمەیە کە لە هەندە لەمەدا تۆ هیچ نمودێک لە دین نابینی، ڕاستی هیچ نمودێک لە ئاین نابینی، بەڵکو باس لەوە کات زمانێک ژیاوە لە پێگەشتن و لە وەسڵەت و لە وڵاتی خۆیدا بووە کە ئەمە بۆنێکی نیشتیمانی و نەتەوەیی لێدێ ببوورە نیشتیمانی نەک نەتەوەی، چون بەڕێنەوە مەفهومێکی زۆر بەو مەفهومەی کە ئێستا هەیە مۆدێرنترە ناکرێت لەوە سەردەمەدا ئێمە چاوەڕێ بوو بین کە کەسێکی وەکو مەولانە خالید دیدگایەکی نەتەوەیی هەبێ لە زۆر حاڵەتیدا بەرحاڵ ئەمان ئەو دیدگا دینیە بۆیان بەرجەستە بوو. بەڵام لای نالی مۆزوعەکە کە خۆت ئاماژەی پێ دەکەی بە جۆرێکی تر دەشکێتەوە. هەر ئەو مەولانە خالیدی کە خۆشت شعرەکەت خوێندەوە دێتەوە لە هەندەوە خۆت ئاماژەت کرد سەفەرێکی هەیە بۆ حاج باوەڕی من مەولانە وێڵی دوای ناسینە دەیەوێت لە پرۆسەی تێگەیشتن و ناسین و خوێندنەوەی دەوروبەری خۆی لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و جیهاندینیەوە و لە ڕێی فکری و فەلسەفی بەڕێکاری بگا کە ئەم ڕێکارە دۆخی هەم فکری خۆی هەم بە ئیسلاح ڕۆحی خۆی ئەم کۆمەڵایەتی خۆی تێدا بدۆزێتەوە وەکو میکانیزمی بۆ چارەسەر بەکاری بێنێت. دەچێتە حەج بەو ئیقناع هەمیشەیە ناگا کەیتر ئارام بگرێت کەیتر داسەکنێت لە ڕووی فکری و فەلسەفیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی نیشتیمانیەوە گەشت بێتە ئیدەی کە ئەم ئیدەی تر سەر تابجوابی پرسیارەکانی
مەولانای دابێتەوە وەڵام بێ بۆیە دێتەوە دیسان شوێن هەند دەگرێت دەچێت بۆ تێشەخی داهلوی ئەنوەر قادر محەممەد سۆزێکی هەیە بۆی بەڕاستی یەکێک لە هەرشتە جوانەکانە کە من بەداخەوەستا لە بیرم نییە بێڵم کە لە داهلوی چ دۆخێکی هەیە تەرتیمێ و دۆخی مەولانا دەکات مەولانا لەوێ کۆمەڵێک شت فێر وەردەگرێت کۆمەڵشتی تازە وەردەگرێت وەختێکە دێتەوە لە هندستان ئەم شتە دەڵێ تاکی خالید پڕە لە لەعل وەک یەمەن بۆ بەدەخشان ڕوبەڕووی سامانەچێ خب ئەمە لە هەندەوە دێتەوە بۆ کوێ دێتەوە بۆ کوردستان دێتەوە ئەو خوڵقاندن و پێکچواندن و ئافراندنی کە لێرا هەیەی جگە لە پێک خوڵقاندن و ئافراندنێکی نیشتیمانی سەرکی کە من دەڵێم نیشتیمانی گیاندار هەموو گیاندارێک حسەکی نیشتیمانی تێدا هەیە یەکێک لە قۆناغەکانە ناتوانانی لە شوێنێکی تر جێ بکەیتەوانێ باسی بکەیت بەڵام هەروەها خۆت سیر بکە لە جەژنا کە خۆت خوێنتەوە من ناخوێنەوە کە لە جەژنا لەوێ مەولانا چ دۆخێکی بەسەردادێت چ پەرێشانیکی بەسەرداد دوای ئەمە مەولانا کە دێتەوە مەولانا جگاوەی کە لە سلێمانی دەڕۆ مەولانایەکێک لەو کەسانی سەفەری ئێرانی کردووە چۆتە سەر گۆڕی بایەزیدە بستامی بۆ بایەزیدە بستامی بۆ فامیلی بۆ نازناوی مەولانا نووریە ئەمانە کۆمەڵێ بابەتی جدین کە ئێمە بەرە و مەزرایەکی تر لە ئەندێشە بەرە و چمچێکی تر لە تێڕوانی و فکری فەلسەفی و فکری ئاینی مەولانا ڕێنمون دەکا کە ئێستا کە بەڕاستی مەودای نیەگینا من دەمەوێت بڵم مەولانا خوێندنەوەیەکی قوڵی لە باوەڕ کۆمەڵایەتی و ئاینی و دینەکانی کۆمەلگای خۆی هەیە و ئەم لازناوی نووریە و ئەم ڕۆیشتنە بۆ سەرگۆڕی بایەزید بستامی و ئەمە پەیوەندیەکی هەیە لەگەڵ شتێک کە ئێمە پێی دەڵێن ئێرانەکان پێی دەڵێن بە ئیسلاح حکمەتی خسرەوانی و ئێمە من مایلم پێ بڵێم ئاوەزی زاگرۆسی تووسی لەگەڵ ئەمە پەیوەندی هەیە دەگەڕێتەوە سەر ئاینە کۆنەکان فەلسفەی کۆنی ئێمە کە ئێستا باسی ئەوە ناکەم بەڵام هەر لە هەمان کادا بۆ نالی دەزانین کە مەولانا چۆن دەڕاوەش پێز ناکە ئێستا من بڵێم هۆکارەکانی چی دەوڵەتی عوسمانی ئەو نەدرانی کە درا دۆخی ژینگەکەی خۆی مەسەلەی بابانەکان مەسەلەی مەڵکدارەکان ئەوانە لە باسێکی تردا دەکرێ بکرێ بەڵام نالی مەسەلەن کەسێک بۆ لەو کەسانی کە دەسڵاتی بابانی دیوە ئەزمموی دەسڵاتی بابانی هەبووە و لەگەڵ دەسڵاتی بابان پەیوەندێکی قوڵی هەبووە کەسێکە بۆ ڕاوێژیان لێگرتووە گویان لە دەم و دووی گرتووە ئەوە نییە کەسێکی ئاسایی بوو بێ کە دەڕوا و ئەو شعرە بەرزەی کە دەینێرێتەوە و قورباتی ڕێگەتەمەی بادی خۆشمرور سەر تاپای ئەم شعرە نیشتمان خوازی بێت جگە ئەوەی نیشتمان خوازی لێ دەکێت بەڕاستی جۆرێک مەرسیەیە بۆ بابانەکان لەو شوێنەدا کە دەڵێ لە بەردەرکی سەراسەفیان دەگەر بە ئیسلاح سۆفی و دەروێش ومانی کە باسی دەکات ئەمە باس لە دەسڵاتێکی خۆماڵی دەکا ئەم دەسڵاتە خۆماڵیە نەتەوەیە نیشتیمانی لەو ئاستەدا لە لای مەولانا وجودی هەیە لەو ئاستەدا لە لای نالی وجودی هەیە بەڵێ دیارە ئەمانە وەکو دوو کەس کە لە قابخانی دینەوە هاتوونەتە دەرەوە لە حجرەوە هاتوونەتە دەرەوە لە تەریقەتەوە هاتوونەتە دەرەوە دەگرێت چەند کەلتوریەکان ئەوەیە فەرهەنگەکان فەرهەنگێکی دینیە کەلتورەکان کەلتوریکی دینیە دەبێ بەرڕەنگ بداتەوە دەبێت دەرکەوێت بۆیە هەم لە لای نالی هەیە وەکو خۆت ئاماژەت پێکرد هەم لە لای مەولانا هەیە و ئەمە زۆر تەبیعیە ینی دوو تایبەتمەندی کە من عەرزت دەکەم یەکێک دینە یەکێک نیشتمە هەردووکی هەم لە لای نالی هەبێ هەم لە لای مەولانا هەبێ جایتر ئەمە ڕەهەندی کەی لە دەبێتەوە دەکرێ باسی بەڵام تۆ وەختی ئەمە دەگوێزیتەوە بۆ حاجی قادری کە خۆت ئاماژە پێکرد جیاواز زۆر بۆی سەردەمەکەشی تقریبان جیاواز بۆی تێگەیشتن و تێڕوانین لە مەفهومی نەتەوە لە مەفهومی ناسیۆنالیزم و چەکی ڕزگاری نەتەوەی لە هەژدەوە بۆ ئەمدا لە سەدەی هەژدەوە بۆ ئەملا جێکەوتوتر بەربڵاوتر بۆ بە تایبەتی ئەگەر سنجێک حاجی قادر تا ئەو دەمەی کە لە کوردستان ئەو تێڕوانین و تاوتین و خوێندنەوە قوڵە سیاسیە بۆ فکری نەتەوەی لە لای حاجی نییە کە کۆش دەکات دەچێتە ئەستەمبول و ئاشنا دەبێت لەگەڵ بنەماڵی بەدرخانیەکان و ئاشنا دەبێت لەگەڵ دۆخی فکری و فەرهەنگی و مەسئلە فەلسەفی و فکری سیاسیەکانی ناو کۆمەلگای ئەو دەمەی عوسمانی و دەوڵەت بەسڵاح شاری ئیستانبول دیدگاکانی دەگۆڕێت
ئەسان دەبێتە منبەرێکی دیاریکرا و گەشی ناسیۆنالیزمی کوردی و زۆر بە ئاشکرا باز لە دەوڵەتی کوردی دەکا، باز لە مێژوی کوردی دەکا، باز لە ناسنامەی کوردی دەکا. ڕێگەزەکانی چییە؟ پێداچوونەوەیکی ڕخنەگرانە بە مێژوودا، هەوڵدان بۆ ڕۆنانی ناسنامەیەکی نەتەوەی و نیشتیمانی، باسکردن لە دروستبوونی دەسڵات و دەوڵەتێکی سەروەری نەتەوەی کە بتوانێت سەروەری خۆت بپارێزێ. ئەم نیشانانە بەزەقی لە لای حاجی، هەتا لە مەسەلە دینیەکەش لە حاجی کێشبڕکێ دەکات، دەڵێ بۆیە وەسفت دەکەم بە کوردی کاک، بە وەسفت دەکەم بە کوردی تا کەس نەڵێ بە کوردی نەکراوە وەسفی باری. لێرە باز لە دروستبوونی ئەقوانێکی دینی کوردی دەکات، هەتا لەوێش مەسەلەی بەڵێ هەمە حتممە چێ سەر قۆناغە کاکجە لەوەی کە قۆناغی دۆم تاراوگەل لە ڕەهەندی نازانم ناسیۆنالیزمی کوردیەوە ئەتوانین وا یەکی دێنەوە هۆی کە خاکوانە جانەتەوە. بەڵام بینەران و بیسەرانی خۆشەویست کە لە تێبینی و سەرنجەکانتان بێ بەشمان مەکەن، شەیرمانکەن ئەم بەرنامەی لە ڕێگای فەیسبوک، یوتیوب، تویتر و هەروەها ئینستاگرام چۆ بڵاوی بێتەوە. ئەگەر شێعرێک لە بەدەستدا کاک جەلیل تعبیر لە ئەم غوربەتە بکات، دوایی دەچنە سەر قۆناغی حاجی قادر و شاعرانی هاوتەمەن و هاوچەرکێ و پاشە و شێعرێکمان پێشکەشکەی بە دوای ئەویشدا گوێ لە گۆرانێک. بەڕاستی ئێستا شتێکی تایبەتم لە بەردەستانیە کاک ئاکۆمە دروستبوونم بچەوە کتێبخانەکە کتێبەکان خۆم دەربێنم بۆ کات دەگرێت. من پێشەوەی گۆرانەکە دابەشکن تۆ باسی ئەوە کرد کە کێشە بۆ مەولانا خالیدی نەخشبەندی لە ڕاستیدا تێکاتوە. ئەوە لە هێندێ سەرچاوە ئێمە دەیخوێنینەوە کە لەبەرەوەی کە مەولانا خالید هێز و پێگەی ئاینی و کۆمەڵایەتی لە سەردەمی بابانەکانە بەهێز دەبێت، لە ڕاستیدا شێخەکانی ئەوێ دژایەتی دەکەن بە نێزیک بوونەوە لە دەسەڵاتی ئەمارەتی بابان. بۆیە لەوێت ئەوەندە زەختی بۆ دێن، ئەوەندە فشاری بۆ دێنە لە نیشمان دوورکەوتە لە شێرێکە بە نێوی ئەی لە دەوری بڵە ئەی لە دەوری لێوی لالت تازە ئەیامی مەسیدا دەڵێ من چەند قەتەی لەو شێرە بڵاو ئەخوێنمەوە بە دوای گمانە گۆرانەکانێت. یعنی ئەو ئاوا دەخوازێ وەکو مەسیح لەدا بدیان ڕەحەت بێت، ئەمە بۆ ئیسپاتی بۆچوونەکەی جناب دەڵبێت. بەڵامێکی ئیدی ئەم بۆچوونە فرە ڕەهەندە. ئەو لە شوێنێکدا دەڵێ بەو هەناسەی تۆیە ئێستاش زیندووە نامی مەسیح، عالم و ئادەم ئەسیری خەتی سەوزی تازەتە، نەک بە تەنها سلسلەی موسایە یا دامی مەسیح، کەی دەگەیە ئاسمان و وا لە حورمەتدا، ئەمما گەر هیوای ئاینی تۆی نەبوایە جامی مەسیح، ناوی بێباوکی ئەگەر نەبوایە وەک تۆ کەی دەبوو، ئەم زەمین و ئاسمانە سەر بەسەر ڕامی مەسیح، خالیسا تۆش تەجەڕودکە لە دنیا سەیرەکە، بەوری قایە ئاسمانە شوێنی ئارامی مەسیح. ئێوە گۆرانیە. بریندار کرم غریبیه، عشقر کشتم غریبیه، من بساج زیادیه، برم کتاب باریه، بکم ناکمش بیرم ناچه،
روشا وضات وبراجي جياو نوال وقالاتي أزنم لكن خدي تاجي ورولا والله خوشا مجبارك روجي رشا دج من صوتي واكسر خوشا الظلم وزوري مدى مشى بوهاره گل پیشکوی چولوچیا و دل بری دلو ناوه متکاو بری کانی ولات والا رنگی درد ولات پرگرانای جراد في جيروزانا ميجي وزمانا ودار مانا وإخلاص كي كردستانا بريندار كريم غريبية أشخر كشتم غريبية بس أجل زياتي بريم كتاب باريه بەڵێ بینەرانی خۆشەویست مادوو نەبن پاسایزێک کە لەگەڵ ئێمابوون هیوادارم بەڕێنوێنی و بە پێشنیار و بە هاوکاری شاعران و نووسەرانی دیکەمان پێ بناسیێنن ڕووناک بیران لەگەڵمانە بن لەبەرەوەی ئەم بەرنامەیە کە خۆبەخشانە لە خزمەتی کەڕاستیدا ئەدەب و هونەری کوردی بەڕێواچێ شەر و ئەدەب و هونەری کوردی هیچ کامان چاوەڕوانی هیچ پاداشێکی مادی و ئەوانی تەنها پاداشی چاوەڕێی پاداشی معنەوی ئەو پاداشە معنەویەشێت بە ڕێنوێنی و هاوکاری و هاوفکری ئێوە پێگە کاجەلیل دەچینە خۆناگە لەبەرەوەی کە بەرنامەکە نیو ساعتا 45 دقەیە پامەتوانێت هەتا ساعتێک هەتا 45 دقە تا هەش بەردەوامین ئەگەر دکتۆر مەجید ئەرێ لەسەر بێت ناری لەو دوو شعرێک کە ئامال لە ڕاستیدا لە دوو شعرا ئەو حاڵەتی نۆستالۆژیایە لە ڕۆحی خۆشەویستی هەوارگەی لەدایکبوون یا شوێنی لەدایکبوون کە ئەوە هەر بەشێکە لە نیشتمان لەبەرەوەی کە نیشتمان هەر ئەوە نییە تۆ بە تەواوی خاکەکە بڵێ لە ڕاستیدا پێم وایە خۆشەویستی نیشتمان لە هەوارگەیەکەوە دەست پێکە لە زێدێکەوە دەست پێکە لەو گوندە تۆ مەسەن نووسەرێکە متعلقە بە هەموو خاکی کوردستان هونەرمەندێک نازانم ڕۆشنبیرە بەڵامێکی لە ئاکامدا تۆ هەر حەزەکەی بشۆ بۆ ئەو گوندەی لێ لەدایک بووی
هەمە بەو معنانیە کە مەسەن مرۆڤی شاعر یا ئەدیب یا هونەرمەند نیشتمانی بیر ناکاتەوە. بەڵامێکی وەکو باسی کرد ئەو دۆخە دۆخی ئیمپراتۆری عوسمانی و لە ڕاستیدا زاڵ بۆ بەسەر تەواوی ناوچەکەدا و کوردیش بە شێوەیەک لە شێوەکان بەشێک بۆ لەو پرۆسە لە ئەو پرۆسەیە. بۆیە ناری لە دوو شعرا ئەو شتە بەرجەستاکاتەوە ئەوەی کە باسی کرد قوربانی تۆزی ڕێگەتم ئەیبادی خۆش مرۆڤە لە شعرێکی عەرەبیە بە نەوی دۆری ئەلدار و شانە دڵوەبەردە ئەوە زۆر بەرجەستەیە پێم وایە لەوە هەستی خاکۆشەویستی زیاتر لای ناریە بەرجەستێ. بەڵام ئەو قۆناغە بە فەوتی ناری لە ڕاستیدا کۆتایی پێ دێت ئەوەی کە ئاماژەت پێدا بە قۆناغی حاجی قادر و شاعرانی هاودەم و هاوچەرخ و پاش حاجی قادر ئەسبێکە بۆ خۆشیت بەش کورتی ئاماژەت پێدا کە تاراندنی یا تاراندنی لە ڕاستیدا لە دەستی کێشەی مەسەبی و ئازاردان و مەسەلەی خۆرافە و ئەوانە حاجی قادر سەری خۆی هەڵگرتەوە. بەڵام وەکو باسی کرد کاناڵێکی باش بۆ ئەستەمبول بۆی کە پەیوەندی لەگەڵ ڕووناگیرانی کورد بگرێ پاشان گواستنەوەی دنیای پاش ڕەنەسانس و ئەو هەموو شتە تازانەی کە لەباری فەلسەفە و فکر و خۆشەویستی بۆ خاک و وڵات و بە تایبەتی قۆناغ دەستکردنی قۆناغی ناسیۆنالیزم ئەوانە بە شێوە لە شێوەکان گۆدراونەتەوە ئەستەمبول و کەسانی وەکو حاجی قادری کۆی شێخ ڕەزا پیرەمێر زیوەر ئەمانە هەموو دوایی بە دەستی پڕیشەوە گەڕاونەتەوە وڵاتەکان دەست پێک. ئەمە دیار ڕوانگەی منە. بەڵام مەسەلە بۆ من باسێ مەسەلە تۆ باسی ئێستا تەنها شعر ناکەین. عەرەبی شەمۆ کڵای دمدمی لەکوێ نووسیەوە نازانم پێشمەرگەی ڕەحیمی قازی لەکوێ نووسیەوە. ناڵەی جودایی خۆ من وەکو باسی گوندێکم کرد باسی زیێدێم ناڵەی جودایی کە شاکارێکی مامۆستایە من لە خۆدەڕاستیدا ئەو پەڕەکەی لە بەغاژیاوە باشە مەسە ئەو شاکارە گەورانە بوو دا ئەو لەزەت و تام و چێژەیە لە نێو خۆ نانووسن بۆ ئەبێ هەمیشە حاڵەتێکی دەرونی کاراوگەی پێوە دیار بێت. مەسەڵەن خۆ بینی سلێمان بینی قڵادزیە و مەهاباد زۆر دوور نییە لێ حەزەکەم لەو بارەوە ئەگەر ئەزانی چۆنە کاک ئاکۆ ئاماژەت بە هەندێشتی زۆر چاکدا زۆر شتی چاک بەڕاستی هەم بۆ شێخ ڕەزا هەم بۆ زێوەر هەم بۆ مامۆستا هێمن و هەم زۆر شتی تر. لە ڕاستیا کەسێک کە دووچاری ژیانی تاراوگە دەبێ شتێک لە دەست دەدا کام شتە زۆر زۆر گرنگە تێدەگەینە دەبێتە دانیشتووی ناشوێن. چۆن دەبێتە دانیشتووی ناشوێن؟ ئەوەی کە دەچێتە تاراوگە لە شوێنێک دەژی کە شوێنی ئەو نییە بەڕاستی ڕیشە مێژوویەکەی ئەو ڕیشە کەلتوریەکەی ئەو ڕیشە کۆمەڵایەتیەکەی ئەوە هەموو هەستەکانی و دەرهەستەکانی ئەو لەو کۆمەلگایەدا قازن یا نامۆن یا غەوارن هەتاگەر زۆری شتێکڵاو بێ و بە قوڵیش لەو کۆمەلگایەدا ڕیشە دابکتێ لە ڕەهەندە فکریەکان لە ڕەهەندە کۆمەڵایەتیەکان ئابووری سیاسی ئەمانە بەڵام هێشتا شتێکی لێ جێماوە ئەو شتە جەوهەرێکی ئەساسی نیە و بوونی مرۆڤە ئەم شتە شتێکی ڕۆحی میتافیزیکی نازان بەڕاستی من شتی چی ناو بنێم بەڵام دەتوانم بڵم شتێکی ڕۆحیە کە لە ئینسان جات بووە توانێ و تا یەک نەگرێتەوە بەردەوام لە غوربەت یا قسە دەکا. من خۆم بۆ خۆم لە شوێنەکە دەڵێم غوربەت پرۆسەیەکی دژوارە نەک مرۆڤ دەسرێتەوە نیشتیمانیشت لەبیر دەباتەوە. بۆ ئەمە بەسم چییە لەو قسەیە دەیکەم مەبەستم لەوەیە کە ئەوڵەن ئەگەر عادەتت کرد بە غوربەت کە پێم وایە نووسەر و شاعیر و ئەدیبەوانە عادەت ناکەن بە غوربەت من پێم وایە بۆ چوونی من ئەمەەکانەوە زۆر ڕاستە بەڕاستی وایە من وەک قاعدە هەر لەکەوانەیە کە ئەو کلامی شیرین دەبرم من 45 ساڵە لە زەهاو هاتووم ڕەنگە تەمەنم 9 ساڵ 8 ساڵ بووڵام بەڕاستی هێشتای ئەو دیمەنە جوانانەی داڵەوە هەر لە مێشکی منە هەیە ینی هەر بەواژ ئەگەر شێرێکە نووسم هەر بە ئەو خەیاڵەوە ئەینووسم فەرمی بۆ ئسپادەکتە جەماڵ زین چۆنە کاکە زۆر دروست دەفەرمی جا تۆ یەک وڵاتی شت نەدیوە چەندین وڵاتت دیوە تێگەی بە چەند غوربەت هاتیەپەڕیوی بەوانێ بەشی زۆرمان هەروە بووین لە ڕاستیدا ئەو شێوەکاری کە سەرەتای ژیانت لە ئەندێشەداوە لە زەمیردا شکڵ دەگرێ ئەوە ئیتر بۆ بە تابلوویەکی نەخشا و لێت نابێتەوە بەشێکە لە ڕۆحی سەرگەردانی تۆ بەڵام کە کەسێک دەکەوێتە ئەم دۆخەوە دووچاری حاڵەتێکی یەکدار سیر دەبێت بەردەوام لە پەلەقاژەی ئەوەدایە کە
ئەو نەقشە ڕۆحی و فکری کە لەلایەتی لە ڕابردوو شکلی گرتووە بەری بێنێتەوە و دووبارە بەسڵا خەڵقی بکات و ئافراندنی تێدا بکات و بۆ خۆی بەرجەستەی بکاتەوە بۆی پەیوەندی ڕۆحی و ڕەوانیەکانی لەگەڵی بەردەوام بێوە نەبچڕێ و ئەمە چون پەیوەندێکی بێسڵا با بڵین فەزاییە هەوریە ناتوانێت وەڵام دەرەوەی ڕۆح بێ بۆیە بەردەوام لە ڕێگەی تەسویرەوە لە ڕێگەی نووسینەوە لە ڕێگەی ئافراندنەوە هەوڵدا بگەڕێتەوە جارێکی تر بۆ ئەو شوێنە و لەو شوێنەدا جارێکی تر ئەزمموی ژیان بکاتەوە بەداخەوە هەتا ئەگەر ڕێبکەوێ من جەنابەت کەسێکی تر جارێکی تر بە شکلی فیزیکیش بگەڕێنەوە سەرزەوینی خۆمان بگەڕێنەوە زێد و نیشتیمانی خۆمان تازە نیشتیمان ئەو نیشتیمانی کە من جێم هێشتووە نە من ئەو نەم کە لەو نیشتیمانەوە هاتووم کەوابوو ئەگەر تعبیرە کوردەکەی باکەم دەبین بە کوردەکەی لە هەردوو جەژنە بوو ینی نیشتیمان لە دەست دەدەی شوێن لە دەست دەدەی کات لە دەست دەدەی لە سەرگەردانیکی ئەبدیدا وە گەلگامێش دەبێت یادگارەکانی ئەنکیدۆت بە کۆڵەوە بێ و دەرە بۆی بگۆڕی تا بزانی دەیدۆزیتەوە یان نایدۆزیتەوە لە ئاکامدا و پێشم وانە تازە بدۆزرێتەوە لە واقعدا چون ناگاتە نەتیجە بۆ چون نیشتمان گۆڕاوە گەشەی خۆی کردو مرۆڤەکان گۆڕاون جوگرافیا گۆڕاوە کەلتور گۆڕاوە فەرهەنگ گۆڕاوە ئەو جۆرە پەیوەندی کە ئێمە بوومانەوە لەگەڵ ئەم جۆرە پەیوەندی کە جێمان هێشتووە زۆریان فەرقەوەم پەیوەندی دەیبیتەوە ئەم ئەقلێتەکە دەیبیتەوە و ئەم کەلتورە دەیبیتەوە تازە یەک ناگرێتەوە ئەمە ئەو غەمە ئەبدیە نەبراوەیە کە بە دۆش بە کۆڵتەوەیە بەشانتەوەی و دەبێت لەگەڵی بڕۆی مەسەلەن بۆ نمونە تۆ باسی هێمنت کرد خۆ ڕۆژهەڵات و باشوور بستێک فەرقیانە چیان فەرقە مەسەلەن هیچیان فەرق نییە بەڵام ئەو لە سەرەتایی بوونیە ینی لەو دەمەی کە بیری دەپچمێ ئاوەزی دەپژمێ چۆی ئەخڵ و چاوی دەکرێتەوانێ کۆمەڵێک تابلۆ لە ویژدانیدا ڕنگ دەبەستن کە تا ئەبەت کاڵ نابنەوە لە ناڕێ جودایە چی دەکا ساقیاوە تا ئاخری باس دەوە دەکا کە بۆ کەسێ لە وڵات و زێدی خۆی تەرە نییە بۆ دەبێ مەی بخواتەوە من مەی دەخۆمەوە تەری زێد وڵاتەکەی خۆم لەبیر بەرمەوە لە ئاخریشەوە دەڵێ شینی من شینێکی زۆر ڕۆنە شینی ئەو کوردەیە شینی گەلێکە کە هەیە و لێشی حەشاد دەکەن تێگەی شینی من ئەو لە مەسەلەی ناسیۆنالیزم زیاترڵێ شیوەی ئینسانی بانگی ئازادی و گروهی یەکسانی من هەم بەرهەڵمانی بەسێکی زۆر گەورەیە ناڵێ جودایی باس لەمە دەکا یا مەسەلەن شێرکۆ کە دێتە دەرەوە بۆ ئەوروپا زۆر جارشی بە سەفەر دێ ئەو دۆخەی لا دروست دەبێت کە خۆمان باسی دەکەین و دەبینی یا مەسەلەن شێخ ڕزایە کە دەزانین بچینێکەوە بەسڵا این دەکات لە بیرم دێ سلێمانیدا ڕووبووکی بابان بوو خۆ ئەمە دەری دەخا بۆ ئێمە کە بڵێ دووسێشت هەن نابڕێنەوە بەڕاست یەکێک خاکە نیشتیمان ئەمە تەنها بۆ من و تۆی کوردوانیە لە ئاستی دنیاداوە لە ئاستی جیهاندا ئەگەر سیر دەدەی ئەو شاکارە نەمرانەی کە زۆر خەڵق دەبن بەشێکی زۆریان بەڕاستی لە تاراوگە لە دایک دەبن لە غوربەتا لە دایک دەبن و غوربەت دروستیان دەکات بۆیە بڵێ ئێمە کە دەگەینە جا ئەمە لە کاتێکدا زۆرتر دەبێت کاگ ئاکۆکە ئێمە دەگەینە قۆناغی زوتنەوەی ناسیۆنالیستی کورد لە قۆناغی زوتنەوەی ناسیۆنالیزمی ئێمەدا تاراوگە نشینمان زۆر دەبێت مەسئلەی تاراوگە گرنگی خۆی پەیدا دەکات وێژەمانی نیشتیمانی و نەتەوەیی ئاستێکی تر دەبڕێت و لەسەر ئەو ئاستانش قسەی بەردەوام و زۆرتر دەبێت بۆیە بەرحاڵ من تەنها ئاواگەر کۆبەندی بکەم ئاوا دەڵێت مرۆڤی تاراو لە تراژیدێکی بەردەوامدا دەژی تراژیدەکەشی ئەوەیە دووچاری چارەنووسێک دەبێت بە ئیرادەی خۆی دەوێت بیگۆڕێ بەڵام دەرەقەتی گۆڕینی و چارەنووسە نایە بۆیە بەردەوام لە تراژیدا دەژی هەدیانە وەکوم لە سەرەتای بابەتەکە باسم کرد لە ڕاستیدا ئەم مەسەلەی تاراوگەنشینە یا تاراندنە بە تێچوانەی ویستی خۆت مەجبوری جێگایەک لە شوێنێکا بژی کە هیچی بە تۆ ئاشتانیە بە تەواوی ڕۆح و جەسەر نابووە خۆتەنە ئەوە مەسەن میلان کۆندراکە ئەو بۆ تازەیە کۆچی دوایی کرد ئێرنست هێمینگۆیمان هەیە ئیسکار وایلدمان هەیە ڤیکتۆر هۆگۆمان هەیە خودی ئەوەی کە لە سەردەمی ناپلئۆنا هەڵات بۆ بریتانیا هەنی پابلۆ نێرۆدا کە ئەو شاعرە گەورە خۆ دەزانێت ئەگەر ماڵەکەم کە ماڵەکەم ئەوەشکردن بێژگە لە شعر کە ئێوە لێ بترسنی چی دەدانی مەبەست وایە دەباسێت بەشێک لە ڕۆشنبیرانی کوردیش هەر لەژێر ئەم زەخت و تەوەژمە کە جەناب لەسەرەوە ئاماژەت پێکرد هاتوۆتەکە مەسەل بۆ نمونە حاجی قادری کۆیی لە پێشدا بێزارە بێت لە نیشتمان وەکو باسی کرد شعرێکی ئاوایی کە باسی نیشتمانکە بەڵام کە دەچێتە ئەستەمبول لە شعرێکە دەڵێ
مەپرسە دەردی غەریبی و لەزەتی وەتەنم ئەوی لە دەستی دەگیریان ئێستا بۆی دەگری ئەنی مەبەستم ینی ئەوە بەرفراوان ئەوە بەسۆز بۆیە حاجی قادری کۆی ینی قۆناغێک لەباری هوشیاری ناسیۆنالیزمەوە لە ڕاستیدا چۆتە پێشتر ئەوەی وەکو بازەکە بە پێی خوێندنەوەی سەردەمەکە و هەلومەرجەکەەوە کورد و ئەستەمبول کورد و عوسمانی مەوزوعێکی قوڵە ینی دەبێت زۆر کاری لەسەر بکرێت بە دنیاییوە بەڵام یەکشت هەیە باو دروستەیە دەرسکەم مرۆڤ کە لە نیشتیمان دادەبڕێ جارێکی تر نیشتیمان لە هەویەکانی خۆیدا دروست دەکا چۆن دروستی دەکا مەدینەی فازلەکەیە کە دەیخولقێنێ یوتوپیایەک دەخولقێنێت چرا بۆ ئەوەی لە هەمووی دابڕاوە کۆتایی هاتۆ بۆ پەیوەندیە بەو ژیانە بەو جیهانزیینە بۆیە دووبارە لەو ئافراندنە زەینی خۆیدا کە دەیکا هەتا شتە خراپەکانیش بە جوان دەبینێ بە دنیای من لەبەرێکە قۆناغما قۆناغی ئەوەی کە ناسیۆنالیزمە لە ڕوانگەی شاعرانی تاراوگەنشین یا ئەدیبان و ڕۆشنبیرانی مەسەلا لە ئەوەی کە باسکە حاجی قادری کە ئەچێتە ئەستەمبول ئەو گەشە سندنە و ئەوەی کە هەر کەسێ وڵاتی خۆی خۆشەوی و نەتەوەی خۆشەوێ بۆیە ئەو شت دەگوازێتەوە نیو میلەتی کوردی لە شەرەکە دەڵێ تاڕێک نەکەون قەبیلی ئەکرات هەروە دەبنە خراپە ئاباد هەنواعی میلەت لە گەورە تاچووک خەمڵی وە مەمالیکی وەگوت مەبەستمەوەیە پاش ئەم قۆناغە لە ڕاستیدا حاجی قادر ساڵێک بەردەوەی کە ڕۆژنامەی کوردستان لە سەردەمی بەدرخانەکانە کە ئەوانیش بەناچار تاراوگەنشین بوون ڕۆیشتنە قاهیرە لە مصر پاشان هاتنە ژنێڤ 1897 حاجی کۆچی دوایەکە لە 22 ئاپریلی 1898 یەکەمی ڕۆژنامەی کوردستان بڵاو دەبێتەوە زیوە لە شعرێکە کە شعری نیشتمانی زۆرە من بە کوتی ئاماژە بە شعرێکی زیوەری شاعرەکەم کاڵێ وا وەتەن خەمڵیوە وەگوڵ نەوبەهاری میلەتە شادمانی قەومی کوردە و قەومی کوردە وەختی لوتف و ڕەحمەتە زەڕەیەک خاکی وەتەن نادەم بە قەسری قەیسەری جوملە ئەنهاری وەکو کەوسەر هەوای وەک جەنەتە میلەتی کورد موڵکی سەربەستی خستە دەستی خۆی جانی ساڵی گەرنەکە هەر کەسێ بەشی ئەو لەعنەتە لا ئەوە تونڕەوەیەکی زۆریشی تێدا بەڵامێکی ئەو پەڕی دڵسۆزیە بۆ نیشتمان ئەو قۆناغە جناب البازەکە پاشان لە سەردەمی هێمن و هەژار و ئیدی لە ڕاستیدا بەشێکی زۆر لە شاکارە باشەکانی شاعری گەورەی و شێرکۆبەکە لە تاراوگا نووسراوە دەربەندی پەپولە خاج و مار و ڕۆژمێری شاعرێ زۆر بەرهەمی دیکە ئەوەی ڕەفیق سابیرمان هەیە پەشیە و ئەم قۆناغە باش ئەمانە بۆ مەسەن کەسێکی هێمە کۆمەڵێ شاعر و نووسەرمان هەیە لە باشووری چێ لەو بەشە ئازاد بووە هەنی ئەوانە ئێستا ڕێگەی گەڕانەوەیان هەیە ڕێگەی ئەوانە هەیە کە بچنەوە خزمەت بەڵام ئەو تاراوگە بۆ گەرایەکی وای کردەوە وەکو تۆ باسکرد نە لەم داوە نە ئەتوانێت لە تاراوگە دڵ هەڵکەنێ نە ئەتوانێت بە یەکجاری بچێتەوە نیشتوانێک ئەم سەرگەردانیە لە ئاکامی چی پێگێ لە ئاکامی ئەوەی کە من سەرتاش ئەرزم کردی مرۆڤ بریتە لە کۆمەڵێک پەیوەند و پەیوەستی کۆمەڵایەتی و فکری و کەلتوری کە لە هەر ژینگەیەکە دەژی ئەوە دروست دەکات من سەرتاش ئەرزم کردی وتم بەشێک لە ئێمە دەبینە کوردەکەی لە هەردوو جەژنەبوون بە کوردەکەی خۆمان تێگەی بەو مەفهومەی کە تۆ دووچاری ئەوە دەبی ئیتر شوێنێکت بۆ ئیستقرار شوێنێکت بۆ ئارامگرتن و تێدا حەوانەوە نییە لە شوێنێک ئیتر ناتوانانی یەکجانشین بیت و بە ئاسوودەیە بژیت بەو معنای کە دای بنێت تۆ 45 ساڵ ئاوارەی دەگەڕێیتەوە کوردستان ئەو کوردستانی تۆ جێت هێشتەوە کوردستانە نییە کە ئەمڕۆتی دەگەڕێیتەوە ئەو پەیوەندی کۆمەڵایەتی کە تۆ جێهێشتۆ ئەم پەیوەندی کۆمەڵایەتی نییە کە ئێستا هەیە و بە یەک واژە کۆی جیهان ژینەکە گۆڕاوە کە جیهان ژینەکە دەگۆڕێت کۆی پەیوەندەکان دەگۆڕێت بۆ تۆ وەک ئاشنایە هاتووی وەک غەریبەیەک دەڕۆیتەوە ئەمەمان لەبیر بێ ئەمە زۆر خراپە ینی گەورەترین هەرسەکە لێرەدایە کە ئینسان دەبێتە بەسڵاح ئینسانێکە لە بەردەوام لە تراژیدیا دەژی بەردەوام لە سەرگەردانیدا دەژی ئەوەیە کە تۆ ئاشنا هاتووێ دەرەوە غەریب دەڕۆیتەوە دەگەڕێتەوە بۆ ئێرەش هەر غەریبی غەریبێکی لە نێوان دوو خاڵدا کە هیچ کامیان بە تەواوی ناتوانانی گلت باتەوە
هیچ کامیان بە تەواوی ناتوانێت لانکەت بێ ئەگەرچە هەمیشە هەموو کات بەردەوام بەبێ پسانەوە نیشتیمان وەزێت گەورەترین هەویای تۆیە گەورەترین دەغدەغە و دڵە ڕاوکە و ئەو شتەیە کە لە بیرت ناچێتەوە زۆر جاریش هەتا هەمومان دەگەینە ئاستە کە دەمبرین داوا دەکەین بە خاکەکەی خۆمانمان بسپێرن داوا دەکەین بمان بنەوە لە وڵاتەکەی خۆماندا بسمان پێرن بە خاک ئەما عشقا ئەبەدیە ئەزەلەیە کە لە سەرەتای پژمینی فامی تۆوە لە زەمیر تا لە بوون تا و لە ڕۆحدا جێ دەگرێ بۆیە بەڕاستی ئاوایە ینی خۆ تاراوگە ئەمە تەسیرەکانیەتی ئەجینا مەسەلەن ئەو خاکەی کە من لێرەوە دەیلاوێنم تۆ لەوێوە دەیلاوێنی ئەو لەوێ شێرکۆ بۆی شیرینە دەربەن پەپولەی بۆ دەنووسێ خاچوماری بۆ دەنووسێ ئەو خاکە لە لای هاوڵاتێکی ئاسایی دانیشتوو لە کۆمەلگاکەی خۆی داوا نادین بێ ئەوە تاراوی ئەو دۆخەی دروست کردووە کە تۆ لێرەوە ئەو وڵاتە ئاوا بینی چون بێبەشی لی ئەوەی کە لێی دووری ئەوەی کە بێبەشی لی و ئەوەی کە لە تۆیان سندۆتەوە بەردەوام دەتەوێت بە دەستی بێنیتەوە لە ڕاستیان مرۆڤ لە شەڕایە دژی چی دژی سەرنوشتێک کە بە سەر یاسەپاوە نایوە قبوڵی بکە و دەیەوێت ئیرادەی ئازادی خۆی بەرجەستە بکاتەوە لە بەرجەستەوەکردنەوەی لەم شەڕی لە ئیرادەی ئازادی خۆیدا چی بەرەنجامێتی ئەو ئاسانن کە دەخڵکە خۆی گرنگتر مەسەلەکە ئەمەیە ئەو ئافراندنە ئەو شەڕە ئەو نەوەستان و تەسلیم نەبوون بە چارە نووسە چییە دیوانە دەربەن پەپولێ خاچومان ناڵەی جوداییە شێعرەکانی حاجی عادلە قەسیدەی شارە زوری نالیە و زۆری تر مەسەلەن وەزعێتی کە زۆرن مەسەن تۆ باسی عەرەبی شەمۆت کرد و قڵای دمدمت کرد کە زۆر زۆر دروستە تێگەی و زۆر شتی تر کە ئەمە ئەم جەنگە بەردەوامەی تر بەرحەڵ ئەمە مەسیرەتی قبول نەکردنی چارەنووسی سەپا و هەوڵدان بۆ ئەمالکردنی ئیرادەی ئازاد ئەم بەرهەمەی لێ دەکەوێتەوە زۆر کامە کاک جەلیلی خۆشەوی زۆر زۆر سپاس ئەگەر وتەیەکی دەیە شەکرێ تایبەت ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکەمانە چین هەگەرنە با من ماڵاوایی لە بینەران و بیسەران وەڵام منی زۆر زۆر سپاسی جەنابەت دەکەم سپاسی هەموو ئەزیزان دەکەم ئەگەر دەرفەت هەبێ شعرێک دەخوێنەوە و کات بەردەست نەبوو ئێستا بە دڵنیایەوە ئەمە شعرێکە لە دیوانی من و گوڵی کراسەکەت لەکوێوە دەیت لەکوێوە دەیت بۆنی کام سەرزەوین دەشت و شاخت لێ دێ هەناسەی فێنێکی کانی و ئاوێنەی چاوی کام ڕووبار هاوڵتن لە کام زەمەنی نەهات و ژینەوە دەیت لەکوێنێ ڕۆژە ڕۆشتۆ تاونی بوونەوە هاتوویەوە کام پاپۆڕ و کام کەنار و کامە زەریات لەگەڵا بۆنی کام سمڵ و کام مێخەک و سوغمە دەدەی لە کام چیرۆکی شەو سپێدەی غەمگینەوە لە کام سەفەری ماندوو لە کام هەنگاوی شەکەتی ڕۆژەوە دەیت نە شەهرزادی منەگەڕانەوە کاونی 1001 شەو ئەی لە کام 1001 شەوی دڵڕاو کەو بۆسەی مەرگ و شاژنی ماندووی نەنووسووە دەیت نەپەلی داوربەن و نەزمانی چقلینی بەکرڕایان نەگرتی هەناسەت وەک سواری تەری وەک سوارێکی تەریکی دمدم سوورە چریکەت لە شازادەکانی هەوار سوتاوی هەکبەتانە و چەمەری شیرین دەچێ ئەمە خاک خۆڵی کام بەشی دڵمە بەسیماتەوە مەزەی بەهەیەکی کاڵ دەدا نە لەخشەکانی قاڵی دەچیت و نە لە تاون و تۆی بەردەیات داورێکی بێستون هەزار ڕایەڵی قاڵی و هەزار بەردەیادگار کەچی ئەم هەموو هەوراوز و نشێوەی ڕەنگت ئەم هەموو نەجابەتەی خاڵک و ئەم ئەمەناسی بنت لەکوێ دەزە خۆش هەر بژی قامە ڕەنگین شێرێکی زۆر جوان و پڕ لە میتافۆرای گوێنەی پڕ لە ڕەنگاڵی کاجەلی زۆر زۆر سپاس بۆ بەژاری بۆ بەرنامەکەمان هیوادارن تەندروست بی لە بەرنامەکانی داهاتووشدا حتمەن دێنەوە سۆراغت پێکەوە باس و خواستمانە بێ لەسەر شعر و ئەدەب فکر و فەلسەفە و شعر فەلسەفە و ئەدەب هەبۆی من ماڵاوایی لێ دەخوازم و زۆر زۆر سپاس بۆ بینەران و بیسەرانی ژینا میدیا بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارم کە بەسەرجوو تێبینەکان تا بەرنامەکەمان زەنگین و دۆڵەمەند بکەن پەیوەندیمان لەگەڵا بگرن وەکو بەرنامەی خۆتان چاوی دەکەن ئێمە ناتین بە شێوەیەکی کاغەزی ینی چوارچێوەدا قسە بکەین بەڕاستی چونکە باسەکە باسی فکر و ئەدەب و فەلسەفە و ئەوانە بێ لە داهاتوە ناتوانین تەنها شێعر بخوێنینەوە و
حاڵەتێکی ڕۆمانسی لە خۆمانیشان بدەیت چونکە بابەتەکە زۆر بەرفراوانترە تەنها نێوەکە نێوی بە بەرنامەکە شەر و ئەدەبە لە تاراوگاگیدا بەرهەڵگری هەموو چەمکە ئەدەبی و هونەرەکانە دیارە هونەریش خزمەتێکی زۆری لە تاراوگە بە هونەری کوردی کردووە ئەمە حتمما دەگەڕێنەوە سەر و بابەتە بۆیە دوابەشی بەرنامەکەمان گۆرانیەک دەبێ هیوادارم هەموو لایەک تەندروست بن کۆتایی حوتوێکتان حوتوێکی خۆشە نەبێ ماڵاوە تمام الرواد لمن دو على الزين تمام الرواد غريزان ما بذبيني تمام الرواد ماشي شان أسميتوا هم الرجيد اللي خمي أخيتوا تمام الرواد 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 قروخ شانك تمام الرواد قمر عمرم أمريلي تمام الرواد فاجنا أبيتوا برو منزل كروان مزيك أبيتوا تمام الرواد 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 شرخي شرقين رقيب نقول بالرياضة وكشاي كارم خماري عمري ما بعدا رقينا دا دقل شاديم بكاتوا بختي خوتون لخل خبر بكاتوا تمام الرواد 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 لدستم شو تمام الرواد بفرعي لمناميني تمام رجل وياني همو عمرم خلو خيال غريانو اوي كديم دوزخ وكون جزم دانو تمام رأي تمام رأي تمام رأي تمام رأي تمام رأي آخ تمام رأي تمام رأي وای تمام رأي تمام رأي